10 ساڵ بەسەر قەیرانی سووریادا تێپەر دەبێت و هەتا ئێستاش تاوانەکانی ڕژێمی سووریا و هاوپەیمانەکانیشی لەبیر نەچوونەتەوە. سووریا لە بەردەم چەکی کیمیایی بەکارهێناوە دژی گەلی خۆی، هەروە هاوکار نەبووە لەگەڵ ڕێکخراوی ڕێگەگرتن لە بڵاوبوونەوەی چەکی کیمیایی تا بەرنامەی چەکە کیمیایەکانی ناوبات. ڕووسیا یارمەتی دیبلۆماتی و لەشکریانەی سووریا دەدات تا درێژە بە ڕەفتارە وێرانکارەکانی بدێت. ڕووسیا خۆشی چەکی کیمیایی بەکاردەهێنێت بۆ لە ناوبردننی هاوڵاتیانی خۆی. لەوانە ئەلێکسی ناڤالی ڕێڤبەری ئۆپۆزیسیۆن لە هاوینی ڕابردوودا، هەروەها سێرگی سکرپال ئەفسەری هەواڵگری و هولیای کچی لە مانگی 3 ساڵی 2010دا. لەگەڵ هەموو کێشە و قەیرانەکانی تری جیهاندا هێشتاش دۆسەی قەیرانی سووریا لە پلەیەکدایە. 10 ساڵ لەمەوبەر سەرکوتکردنە تونند و توێژ ئامێزەکەی دژ بە خۆپشاندانی ئاشتی کرا لە سووریا. وڵاتەکەی برد بەرەو شەڕێکی تۆقێنەر پاش 10 ساڵ قەیران لە ناو ئەم پەتا جیهانیەدا و لەگەڵ ڕوبەڕووبوونەوەی قەیرانەکانی تریشدا. سووریا لە پەڕە یەکدا هێشتا ڕەوشی سووریا وەک مۆتەکەیە. ئەم قەیرانەی سووریا کە پێی ناوەتە 11مین ساڵیەوە کارەساتێکی گەورەی بەسەر گەلانی سووریادا هێناوە. سەدان هەزار کەس لە سووریا کوژراون، بە ملیۆنان خەڵک ئاوارە بوون، ژمارەیەکی بێشوماری خەڵک دەستگیر کراون و ئەشکەنجە دراون، بێسەر و شوێن کراون یان لە نادیاری و نەهامەتیدا دەژین. ئەوە 10 ساڵ لە جیهان سەیری سووریا دەکات کە خوێنی لێدەچۆڕێت و بەرەو وێرانی دەڕوات. هەر بۆیەشە بەهۆی ئەو ڕەوشەی کە لە سووریادا هەیە چاوەڕوانی کارەساتی مرۆیی گەورە دەکرێت. پەتای کۆڕۆنا و داوەزینی نرخی درا و ژمارەیەکی بێشوماری ئاوارەکانت هەن، جا ئەم هەموو شتانە پێکەوە دەبەستیتەوە. جێی سەرسوڕمان نابێت مەترسیەکان لەسەر ئاسایش و خۆراک ببینیت و ڕێژەی برسێتی بەرز ببێتەوە. ئەمە ژیانی ژمارەیەکی ئێجگار زۆر خەڵکە لەمڕۆدا برسین و ئێستاش لە هەموو کاتێک زیاتر مەترسی برسێتی هەیە. ئێستاشی لەگەڵدا بێت ڕژێمی سووریا داواکردنی ئازادی و مافەکان لەلایەن گەلانی سووریاوە بەکاری ئەمریکا و وڵاتانی ڕۆژاوای دەزانێت. ئێمە بەو لایەنانی گرە و لەسەر ئەمریکا دەکەن، دەڵێن ئەمریکەکان ناتان پارێزن، ئەمریکا لە چاو دڵیاندا داتان نانن، ئەمریکا دەتان خەنە گینفانیانەوە. وەک کارتێک بۆ بەرژەوەندی خۆی بەکارتان دەهێنێت و دەستیشیان پێ کردووە. ئەگەر خۆتان ئامادە نەکەن تا داکۆکی لە خۆتان بکەن، ئەوە دەبنە کۆیلێ عوسمانیەکان. ئێوە لەلایەن حکوومەتی خۆتانەوە دەپارێزن و کەس پارێزگاریتان لێ ناکات، تەنها لەشکری سووریای عەرەبی نەبێت. خۆشاتنەوە بۆ چاوی واشنگتن تەوەری بەرنامەی ئەم هەفتەیەمان تەرخان دەکەین بە پێداچوونەوەیەک بە 10 ساڵی قەیرانی سووریادا. بۆ ئەو مەبەستەش میوانداری نووسەر و لێکۆڵەر سامی داود دەکەین لە فەڕەنساوە. کە سامی سەرەتا زۆر سپاس بۆ ئامادەبوونت. یەکەم پرسیاریشم ئەوەیە بۆ خۆت دەزانی لە وڵاتی تونس، لە مسر، لە زۆرێک لە وڵاتانەی کە بەهاری عەرەبی گرتنیەوە لە نزیکەی 10 ساڵ لەمەوبەرەوە زوو بە زوو کۆتایی پێهات، بەڵام لە سووریا 10 ساڵ تێدەپەڕێت و هێشتا ئەم قەیرانە کۆتایی پێ نەهاتووە. بۆچی؟ هەر لە ئەوڵەوە بەراورد ناکرێت ئەو شتێک لە سووریا ڕوویاوە، ڕاستی بەراورد ناکرێت لەگەڵ ئەو شتێک لە مەسر یا لە تونس، چونکە شێوازی سیستەمی حکومدار لە سووریا جودا بوو بە شێوەیەکی ڕادیکالی لە سیستەمی بنعالی لە تونس یان مبارەك لە مەسر. هەر لە ئەوڵەوە دیار بوو بەشار ئەسەد کەسێکی وەکو قەدافیە واز لە کورسەکەی ناهێن تا وەکو مەسیرێکی وەکو قەزەفی بەسەر یان وەکو سەدام حوسێن. ئەم کارکتەرانە شەڕەکەن تا ئاخر لەحظە یان بنەوە یان ئەدۆڕن بە شێوەیەکی گشتی، بەڵام حەلێکی بەبڵێن وەکو سیناریۆک وەکو سیناری تونس مەحال بوو. ئەوڵەوە دیار بەڕاستی ئیتر خوێندنەوە بۆ وەزعی سووریا لە ئەوڵەوە خوێنەوەیەکی ساقەت بوو. مەجموعەی نووسین و لێکۆلین چ لەلایەن دەستگای ئەوروپی یان دەستگای لۆکاڵی بەڕاستی خوێندنەوەیەکی زۆر سەقەت بوو. ناونانێ ڕووداوە کە بە ناوی شۆڕەش و هەندێک ئەم قسانەی زۆر بە حەماسەوە بەکاریان هێنا، ئەوە بەشێک بوو لە کێشەی بەبرێن ئەنالیز یان شەیکردنێ ڕووداوەکە. بەشار ئەسەد ئەو ڕێژیمی سووریا لە 1970 تا وەکو ئێستا بە شێوەیەکی خۆی دروست کردبوو
کە نەهێشت بوو هیچ تەکەتلێک لە ناو سیستەمەکە دروست ببێ بتوانێ بە حرەکەیەکی یان ببلێن ئۆپۆزیسیۆنێکی عسکەری یان بە قووەت دژی ئەم سیستەم ئەوەی تەنها چارەسەر بوو بەڕاستی سێناریۆی لیبیا بوو بۆ لابردنی ئەم سیستەمە دوای وەزای لیبیا و سەرهەڵدانی ئیسلامی سیاسی لە لیبیا و لە مەسر وای کرد کە جۆن کێری کە لە مەجلیسی لە کۆنگرێسی ئەمریکی کە هیلاری کلینتۆن نەخۆش کەوت دوای جۆن کێری هاتە شوێنەکەی جۆن کێری ئەو کاتە مەسئول بەرپرسێ مەلەفی بە لیبیا بوو یەک لەو پرسیارانە لێکرا ئایا ئێوە ئەم کەسانە ئەم گروپانە ئەناسن ئەوانەی کە لە سووریانە جۆن کێری وتی نەخێر ئەمە نایەناسن ئەمریکا ئامادە بوو شتێکی عسکەری بیکە بەڵام لەسەر عرض کەس هێزێک نەبوو بەڕاستی پشتی پێ برسی بوو ئەوەی هێزە بۆ وەکو سیناریۆ عراقی بکەن بۆیە لە ئەوڵەوە دیار بوو کەم سیستەمە بەم شێوە ناڕوات بە تەربیە عسکەری نەبێ زەربەی عسکەریشی مەحال بوو دوای سونەرەکەی لیبیا سلاحی ئەمریکی هێنات و گشتە دەستەی گروپی تیرۆریستی باشە بەڕای جەنابەت بۆچی ئەو سیناریۆیی لیبیا لە سووریادا دووبارە نەبووە لە کاتێکە هەلومەرجەکەی کە لە سووریادا بووە هاوشێوە بۆ لەگەڵەوەی لیبیا هاوشێوە بوو هەلەمەرجەکە بەڵام نیشتێکی کێشی هاوشێوە بوو کە گروپی ئۆپۆزیسیۆنی سووری ئیسلامی ڕادیکال بوو یعنی هەر لە ئەوڵەوە برێت ماگۆرگەوەی کە ئێستا دیسان گەڕایە بۆ ئیدارەی جۆ بایدن لە 2015 هەوڵێکیاندا کە جێشێکی دروستکەن لە ئۆپۆزیسیۆن پێک هاتبێت لە ئەو شێک هێنا بەکارهێنا ئیسلامی معتەدل بەڵام دوای ماوەیەکی کورد هەموو ئەو چەکێکی گەیشتە دەستی ئەم کەسانە گەڕایەوە بۆ داعش بۆ ئەڵقاعدە ئەمە بەیاناتن کە ئیدارەی ئەمریکی ئۆڵڕێدی زانن بە شێوەیەکی ئەو هەموو پەرانە و ئەو هەموو چەکانە گشتە دەستی گروپی تیرۆریستی بۆیە ئەو حلفێ نێودەوڵەتی بۆ پشتگیری ئۆپۆزیسیۆنی سووری کە پێکهاتە بوو لە 124 دەوڵەت کەم کرایەوە بوو بە 7 دەوڵەت ئێستا تەنها تورکیایی و قەتەر استراتیژیای نێودەوڵەتی استراتیژیەکی زۆر سەقەت بوو خێنەوەیەکی زۆر سەقەت بوو ئەوەیە کە بردیانەوە ئەوەکی سیناریۆ گۆڕا کە رووسیا هاتەوە سەرخەت و تورکیا هاتەوە سەرخەت بۆیە بوو بە مەحاڵ کە سیناریۆی لیبیا جێبەجێ بکە ئێستا بۆ ڕۆژی سووریا بڕیار وایە کە لە ناوەڕاستی ئەم ساڵدا هەڵبژاردننی سەرۆکایەتی بکرێ لە سووریادا ئەم هەڵبژاردنە هیچ یارمەتیەکەدا لە چارەسەرکردنی سیاسیانی قەیرانی سووریا بە هیچ شێوەیە ئەساساً لە مێژووی سووریا هەڵبژاردن بە کۆنسێپتی هەڵبژاردن دروست نەبووە لە کاتی حافظ الأسد وشەیەکی تریان بەکارهێنا بەیعی ئیسلامیمان هەبوو هەڵبژاردن نەبوو ئەستێش ئەمەش هەڵبژاردن نییە بۆ دەزانێت کۆنسێپتی هەڵبژاردن بوونێ کۆمەڵێک هێزێ ناکۆک مە لە سووریان نییە زیاتر لە نێوەی خەڵکی سووریا لە دەروی سۆن هەڵبژاردنێک ئەمە دیسان بەیعەیەکی نەهە بۆ هەمان سیستەم ئەم سیستەمە ئەو سەبەبی سەرەکی بوو بۆ وێرانکردنی سووریا و سەبەبێ یعنی نتوان بڵێم سەبەبێ یعنی دووەم بەڕاستی چونکە هەردووشیان یەک باگەیشن ئۆپۆزیسیۆنی سووریا و ڕێژیمی سووری وەکو دوانەی چۆن پێڵێن سیامی وەکو دوانەی سیامینن یەک جەستەن بەڕاستی ئەمانە سەبەبی سەرەکی بوون بۆ وێرانکردنی سووریا و نەبوونێ چارەسەرێکی سیاسی ئەم هەڵبژاردنە هیچ ناگۆڕ چونکە قیمەتی نییە بەڕاستی رووسیا ڕۆڵ و کاریگەریەکی ئەژگار زۆری هەیە لە ناو قەیرانی سووریادا بەڕای تۆ ئەو ڕۆڵ و کاریگەریە بەشێکە لە گرفت و ئاڵۆزیەکان بۆ قەیرانی سووریا یا دەکرێت وەکو بەشێک لە چارەسەر لی بڕوانین رووسیا دەوڵەتێکی بە استراتیژیەک وەکو مافیا ئیشەکە بە هیچ شێوەی بەلای رووسیا گرنگ نییە ئەم سیستەمە نێزیکی ئەم سیستەمە یان هیچ سیستەمێکی تر بەڕاستی استراتیژی رووسیا هەمیشە پاراستنی بەرژەوەندی رووسیایی ئەو بەرژەوەندی لەسەر حسابێت چه هێزێکی چ نەتەوەیەکی بەلای رووسیا کێشەنیە بۆیە رووسیا تا ئێستا هیچ حەلێکی معقولیان پێشکەش نەکردووە
زەختیان نەکردووە لەسەرەوەیکی ئێران دەرچێ لە باشووری سووریا زەختیان نەکردووە منافسە لە بینی هەردووشیان هەیە کۆنترۆلی ئەو ناوچەی ساحلیان کردووە تەرتوس و لازقیە قاعدە حەمیم ئەو تەفاسیلانە لە ناو سترکچەری جێشی سووری تقریبا توان بڵێن دوو گروپ هەنە دژی یەکن ماهر الأسد و ضابطێکی در یەکسەر بە رووسیا یەکسەر بە ئێران اتفاقیات سۆتشی عملیاً اتفاقیەک بوو لە ناو تورکیا و رووسیا بەبێ پێشکەشکردنی استراتیژیەکی معقول کە بڵێن ئەمە با بڵێن خاریطەی تاریقە بۆ سووریا تا ئێستا هیچ پرۆپۆزایەکمان نەبینیوە کە قابلی جێبەجێکردن بن لەلایەن رووسیا دەرچوو و بە چارەسەر بۆ سووریا زۆرێک لە شیکەرەوە ئاماژە بە ڕۆڵی کۆماری ئیسلامی ئێرانیش دەکەن بەوەی کە گرفتە لە بەردەم هەر چارەسەریەکی سیاسی بۆ سووریا ئێران تا چەندی تر دەتوانێت ئەوها بەردەوام بێ لەو ڕۆڵی کە هەیەی ئێران وڵاتێکی عقائدیە ئێران وڵاتێکی سیستەمێکی دیکتاتۆریە عقائدیە ملەتی خۆی کوردیوتی بە قوربانی لە پێناو کۆنسێپتی تەصدیری ثەورە ئەم جۆرە کۆنسێپتانە و کۆنترۆلی ناوچەیەکی گەورەی کردووە لە یەمەن تا سووریا تا حەزب الله تا مثلا بەشێکی گەورە لە دیمەشق کڕێنراوە لەلایەن بازرگانی ئێرانی ئیران نە ئیران نە تورکیا نە رووسیا نەوەلاتەنان بۆیان کە توانێت ئێمە پشتیان پێ ببەستن بۆ وەرگرتنی چارەسەر چونکە خۆیان وەلاتن پڕن لە پرسگرێک وەلاتێکی دیکتاتۆر چۆن ئەتوانێت چارەسەرێکی پۆلیتیک یان چارەسەرێکی دیموکراتی بۆ وڵاتێکە پێشکەش بکەن ئەم پرسیارێکی زۆر لۆجیکە و زۆر سادەیە بەڵام با بڵێن تەناقوزە لەناو وەزعەکە بەرجەستەش هەکە لە هەمان کاتدا چارەسەری سیاسی بۆ دۆسەی سووریا بەڕای تۆ بەبێ بوونی ئەمریکا ئەو چارەسەرە سیاسیە هەم دێتە ئارا ئەگەر بێتشە ئارا ئایا درێژە دەکێشەیان نا ئەگەر ڕۆلێکی ئەمریکا و ئەوروپا نەبێ لە چارەسەری سیاسی وەزای سووریا ئەگەرێتەوە بە پشتگیری رووسیا و ئێران وەزای سووریا ئەگەرێتەوە پێش 2011 وەکو وا بە ئەم دە ساڵە هیچ نەبوو بێ لەبەرەوەی تا ئێستا ئەو گفتوگوانەیە کە لە بینی هێزی قەسەد یان ئیدارەی ڕۆژاوا و لەناو ڕێژیمی سووریا کە ئەکرێ هەمیشە یەک نەتیجەی هەیە کە ئەم ڕێژیمە مێشکی نەگۆڕاوە هەمان خیتابە هەمان قسەکردنە هەمان کۆنسێپتە وڵاتێکی عەرەبی تەنها بۆ عەرەب تا ئەم لەحظەیە من تۆ قسەکەن دوای 10 ساڵ شەڕ بریاری محکەمە لە سووریا بەناوی باسم الشعب العربي في سوريا دەچێت بەناوی ملەتی عەرەب لە سووریا کەواتە کورد شەرکەس ئەرمەن نەتەوەکانی تر بربەش نابن لە دادوەری لە سووریا وڵاتێک نەتوانی بۆ ئەمە بیگۆڕە ناوی وڵاتەکە ولا ناوەکەی شۆفینیە تاریخە سووریا بە شۆفینیەت دروست کراوەتە ئەم لەحظەیە بۆیە ناتوانن ئێمە بڵێن ئەم یعنی سیستەمێک پڕ لە گەندەڵی چۆن ئەتوان خۆی چارەسەری گەندەڵی خۆی سەرچاوی گەندەڵی خۆی سەرچاوی کەشەکەیە چارەسەر لە سەرچاوی کەشەکە دەرناچێت بەلای من احتیمال ئەگەر بتوانن ینی ئان ئێستەقسەیەکی ترەوتری کە سووریا جارێکی تر بخرێتەوە ژێر دەستی هێزن بێگانە ئەمریکا بێ یان ئەوروپا بێ باشتر کە ئەم دوو وڵاتانە بن طبعا باشتر کە رووسیا و تورکیا و ئێران بن ماوەیەکی تا گۆرانکاری سیاسی دروست بکرێت وەمەشی تقریبا تا من لەحظەیە واضح نییە کە ئەکرێنە بەرەوەی بچمە بەشی دووەمی پرسیارەکانم یاخویی بەرنامەکە دەمەوە لە جەنابەت پرسم لە ئێستادا ڕایەکی زۆرەیە کە ئاماژە بەوە دەکەن دەڵێن بەشار الئەسەد لە دەسەڵاتدا دەمێنێتەوە ئەگە بەشار الئەسەد لە دەسەڵاتدا بمێنێتەوە چ مانایەک بۆ چارەسەری سیاسی دەبێت لە سووریا
معنای نابه بەشار ئەسەد بمینێتەوە یان ڕێژیمێ باس بمینێتەوە لە سووریا کەواتە هیچمان نەکردە هیچ مانای واتە کۆنسێتێک گۆرانکاری سیاسی دروست نابێت کەواتە ڕێکەوتنێکی نێودەوڵەتی دروستەکرێ سەر مانەوەی بەشار ئەسەد و ڕێژیمەکەی لە شوێنی خۆی و بەرژەوەندەی ملەتی سووریا ئەو قوربانی هەموو کرانەوە یعنی بێسوود دەرەچوە ئاستی بەڵام ئەمە پوچەڵکردنی پرۆژەی سیاسی نە چارەسەرکردنی کێژی سووریایی. کاکسامی دەگەڕێمەوە بۆ لای جەنابەت ئەلبەتە لە لای ئەمریکاییەکان هەتا ئێستاشی لەگەڵدا بێ ڕژێمەکەی بەشار ئەسەد سەرۆکی سووریا تەگەرە و گرفتی سەرەکیە لە بەردەم هێنانە ئارای چارەسەری ئاشتیانە. تەنها یەک هۆکار وەهای کردووە نەتوانین کاریگەر بین لە چارەسەرکردنی ئەم قەیرانەدا. ئەوە ڕەتکردنەوەی ڕژیمەکەی ئەسەدا بۆ بەشداریکردن بە خواستێکی باشەوە. ئەو ڕژیمە هیچ هەنگاوێکی نەناوە بە ئاراستەی ڕەخساندنی زەمینەیەک بۆ ئاشتی. داوا لە رووسیا دەکەین تا فشار بخاتە سەر ڕژیمەکەی ئەسەد تا واز لەم دەستیە بێنێ. ئێستا کاتێتی ڕژیمی سووریا چارەسەری کێشەکان بکات لە بنەڕەتەوە و بەدەنگ داواسەرەکیەکانی خەڵکەوە بێ بۆ ژیانێکی سەروەرانە و دوور لە ئەشکەنجەدان و پێشێلکاری و دەستگیرکردنی بێسەروبەرەیان. بەلای کۆمەڵگەی نێونەتەوەیی شەوە لایەنەکانی کە بەشدارن لە قەیرانی سووریادا بەشێکن لەو نادادیانەی بەرامبەر بە گەلانی سووریا دەکرێن. Parties to the conflict have also repeatedly violated international humanitarian law. لایەنەکانی ناو قەیرانەکە بەردەوام یاسامەرۆیە نێونەتەوەیەکانیان پێشەل کردو و هەتا ئێستاش بە تەواوەتی پارێزراون. بۆمب و خۆمپارە بەسەر ماڵ و خوێندنگە و نەخۆشخانە و بازاڕەکاندا دەبارێنن. چەکی کیمیایی مەینەتیەکی گەورەی دروست کردووە. شارەکان گەمارۆ دراون. خەڵک برسی دەکرێت. لایەنەکان ڕێگە لە گەیاندنی یارمەتیەکان دەگرن. زۆرێکش لەو ناوچانەی شەڕی ناوخۆی تێدا درێژە هەیە. لەلایەن ئەوانەوە کۆنتڕۆڵکراون کە ئەنجومەنی ئاسایشی و بە تێرۆریستیان دادەنێت. ئەوانە توندوتیژی و سەرکوتکردنێکی گەورە بەرامبەر زۆرێک لە سووریەکان بەکاردێنن. کەمیش نین ئەوانەی کە گلەیان لە کۆمەڵگەی نێونەتەوەی وڵاتانی جیهان هەیە بەوەی کە بەشداریەکی ڕاستەقینەیان نییە ویا بەشداریەکی ڕژدیان نییە بۆ دۆزینەوەی چارەسەر بۆ قەیرانی سووریا. جیهان سەرکەوتوو نەبووە لە یارمەتیدانی ڕزگارکردنی سووریەکان وەک سکرتێری گشتی دەڵێت گەلی سووریا لە مۆتەکەدا دەژین منیش مەخابنێکی قوڵی نەتەوەیە گرتوەکان دەردەبڕم چونکە تا ئێستا نەمتوانیوە ناوبژوانیەک بکەین کە کۆتاییدا بەم قەیرانە بێنێت. لەسەر ئاستی نێونەتەوەیش لێکۆڵینەوە دەستی پێ کردووە لەو پێشێلکاریانەی لە ناو سووریادا دەکرێن. ژمارەیەک شەپۆڵی دەستگیرکردنی زۆرمان بینی لە سووریادا. پەلامارێکی زۆری هێزە ئاسایشیە سەرەکیەکانمان بینی لە دەستگیرکردنی بە کۆمەڵی خۆپشاندرانەوە لە سەرەتای ئەم قەیرانەوە تا دەستگیرکردنی ئێستای ژنان و پیاوان و منداڵان. خاڵێکی تریش ئەوەیە کە دەڵێم نزیکەی هەر هەموو سووریەک بە شێوازە یان شێوازێکی تربوونە تا قوربانی. بەهۆی قەیرانی 10 ساڵەی سووریاوە تەنانەت ڕەوشی منداڵانیش لە وڵاتەدا هەروە دێ و بەرەو خراپتر دەڕوە. لە ساڵی 2020دا 3 باری گران کەوتنە سەرشانی منداڵانی سووریا. باری قەیرانەکە باری داڕمانی ئابووری ئەمانە هەرتەنها لە سووریا نییە و بێگومان نیگەرانیەکی زۆریش هەیە. بەرامبەر ڕەوشی لوبنان سێهەمیش باری گرانی ڤایرۆسی کۆڤید-19ە. بێگومان ئەمەش وا دەکا کۆمەڵگەی نێونەتەوەیی بکەوێتە بەردەم بەرپرسیارەتی گەورەوە. بیهێنە بەرچاوی خۆت ئەوەی 11 و 12 ساڵ بووە ئێستا تەمەنیان 21 و 22 ساڵە و دەتوانن دەنگ بدەن و هەر تەنها شەڕێکیشیان بینیوە. جا لەسەر و هەموو شتێکەوە پێویستە بگەین بە ئاشتی. دووەم شتیش ئەوەیە پرۆسەی بنیادنانەوە دەست پێ بکات. بنیادنانەوەی کۆمەلگە و پاراستنی منداڵ و دڵنیابوون لەوەی بخرێنەوە بەرخوێندن و دامینکردنی خۆراک بۆیان هەروەها ژێرمەتیان بۆ بنیادنانەوەی ژێرخانی سووریا. کاکسامی دەگەڕێمەوە لای جەنابەت ئەلبەتە لە هەموو چارەسەریەکی سیاسیدا پێویستە ڕاوەدید و بۆچوونی وڵاتانی ناوچەکە بەیان دووەربژیرێ. لێرەدا من مەبەستم لە ئیسرائیلە لە چارەسەری سیاسی دۆسیەی سووریادا چەندێک ئیسرائیل بەهێن وەردەگیرێ ئەو ڕوانین و بۆچوونانی کە هەیەی بۆ خۆ دەزانی ئیسرائیل نەکرد لەسەر ئاستی ناوچەکە بەڵکو لە قەیرانی سووریاشدا کاراکتەرێکی گرنگە. کێشەی ئیسرائیل لە سووریا ئێرانە. سنووری سووریا و ئیسرائیل مسوەگەر بکرێ لە هێن هێزێکی نێودەوڵەتی وەکو ئەمریکا و رووسیا گەرنتی بێ بە ئیسرائیل کە ئێران نزیکی ئەو سنوورە نابێت ڕۆلی ئەمریکا ڕۆلی ئیسرائیل تقریبا لێرەی ئەوەستە.
کێشەی ئیسرائیل لە سووریا ڕێژیمی سیاسی سووری نیە، دیکتاتۆریە دیموکراتی، ئەمە پرسیارێک نییە بۆ ئیسرائیل. بەڕاستی پرسیارە ئیسرائیلی سەرەکی ئەم هێزێ بمینێ یان هێزێکی تر بێتەوەی شوێنی ئامادە بە ڕێکەوە لەگەڵ ئیسرائیل بۆ پاراستنێ سنوورەکە، لێرە هەموو پۆلیتیکی ئیسرائیل تەواوە. بەڕاستی هێزێ بەدیل، هێزێ ئەلتەرناتیڤ بۆ ئەم ڕێژیمە نێزیکی تورکیا بوو، ئیسلامی سیاسی بوو، ببە بە مەترسی بە سەر سنووری ئیسرائیل، ئەو کاتە ئیسرائیل استراتیژی خۆی ئەگۆڕێ. ئەمە پوختەی بەڕاستی پوختەی استراتیژی ئیسرائیل. لەوە زیاتر کێشەکە گەرێتەوە بۆ ناو سووریا، وەکە کەواتە بێمە پرسیارێکی تر لێرە دروستیکەن، چۆن ئەو چی پرسیارە بێ بکرێ بۆ ئەوەی نێزیکی چارەسەر ببن لە سووریا. چییە بەڕای جەنابێت دەبێت سووریاییەکان چی بکەن بۆ ئەوەی بگەن ئەو چارەسەرە یا کۆمەڵگەی نێونەتەوەی؟ بۆ سووریەکان زۆر دەرەنگە کاتەکە بە سەر چوە. بەڕاستی تا سووری خەڵکی سووری خاونێ بریارنی لە کەشەکەی سووریا، بۆ یەک بۆ کۆمیتەی نێودەوڵەتی لەم استراتیژیک یەکگرتوونەتەوەکان کە تەبەنییان کردووە لەوە خراپترم دەبینی. بەڕاستی ئێستا 2 ساڵ خەریکی کۆمیتەی دستوری سووریانە، وەکو وا بوو کە کێشە لە سووریا دستور 2 ساڵ طبعا هەر لەوڵەوە دیار بوو کە ئەم کۆمیتە ناگاتەوە هیچ نەتیجەیە لەبەر زۆر سەبەب. یەک ئەساساً کێشەی سووریا دستور نییە. ئەگەر دستور با دستورێک لە سووریا نووسرا لە 1920 هێشتا مەلەکی بوو، ئەو کاتە مەلەکەی دستوری، ئەو کاتە نظامی سیستەمی حکم فدرال بوو و مولتی کولتوریل بوو، یعنی بەرجەستەی ئەو نوێنەراتی هەموو نەتەوەکانی ناو سووریا کرد. خوێندم ئەو دستورە بەڕاستی ئەگەر کێشە دستور و دستورێکی حەزرمان هەیە، هیچ کێشەیەکی نییە، زۆر مۆدێرنە، زۆر کراوەی بەسەر هەموو نەتەوەکان، بەسەر هەموو زمانەکان. ئەگەر کێشە دستور بێت لە سووریا یان ویان لوبنان یان عراق یان تورکیا، ئەم وڵاتانە وڵاتن واڵا کراون لە قانون ڕۆڵی نییە لە ئیدارە، کێشەکە سوڵتایە نە قانونە. وەکو دەردی سوپاراتە یوت نەک واینەکە خراپە بەڵام قاپەکە خراپە، هەر شتێکی بخرێتەنە ئەو قاپە بۆگەن نەبێت. سووریا ئەم قاپە بۆگەنەی بەڕاستی هەر دستورێک بخرێتە ناو جێبەجێ ناکرد. هێز دەسەڵات خۆی ئیدارەی خۆی میکانیزمی حکومداریکردن لە سووریا نەک قانونە، نە لژنەی دستوری چارەسەر. بۆ دەرچوون لەم پرسگرێکە ئەبێ لە ڕووی کلتوری ئێمە ئیش بکن، ئەمەشی مەحاڵە، چونکە بەڕاستی کۆمەڵگەی نێودەوڵەتی کۆنتاکتیان هەیە لەگەڵ هێزی سیاسی، و هێزی سیاسی لاواسترن لە ڕووی فکری لە کێشەکەی سووریا. بۆیە چارەسەر یعنی جام بووە، ئەم کێشە جام بووە بەبێ حەل. نێردراوی نەتەوەیە گرتووەکان وەکو جۆمان لێبوو ئاماژە بەوە دەکات وەکو گلەی لە کۆمەڵگەی نێونەتەوەی لە وڵاتانی جیهانی دەکا بەوەی کە نانەوێ ئەم دۆسەیە چارەسەر بکرێ یاخو کەمتەرخەمن لە هەوڵەکانیان بۆ چارەسەرکردن. هەر لەم چەند ڕۆژەی ڕابردووشدا لێدوانێکی تری ڕۆژنامەوانیدا بوو دەڵێ سووریا کەوتووەتە ناو تەڵەیەکی شەڕی بێکۆتاییەوە. جا پرسیارەکەم لەوەیە چەندە ساڵی تر پێویستە بۆ ڕاگررتنی شەڕی سووریا یان بۆ گەیشتن بە چارەسەری سیاسیانە؟ ئەگەر چارەسەری شەڕ بخێتە دەستی سووریەکان 10 ساڵی تر شەڕەکە، لەبەرەوەی قین بووە بە شوناس لە ناو سووریا و کۆمەڵگای سووری دابەش کراوە، چونکە هەر لە ئەساسەوە شتێکمان نەبوو لە سووریا ناوی شناسی سووری. بۆیە زیاتر شتێ ینی چارەسەری زیاتر لۆجیک یان زیاتر معقولیەتی پێوەی کە هێزێکی نێودەوڵەتی دەستی بخاتەوە سەر سووریا بۆ بە زۆر، وەکو چۆن لە لەبنان بە زۆر شەڕی براکوژی وەسترا،
لە سووریا چیە بێ هێزێکی نێودەوڵەتی بە زۆر نەهێڵە ئەم گروپانە شەڕێ یەکتر بکەن چونکە ئێستا لە ناوچەیەکی لەژێر دەستێ تورکیا دەیە یان لە ناوچەکانێکی پێشتر لەژێر دەستێ داعش بوون ئێستا لەژێر دەستێ هێزی نێودەوڵەتین لە سووریا زۆر خۆپیشاندان دەرەچن داوای حکومی خەلیفەی ئیسلامیەکەن داوای ئەوەکەن یان خوێندن لە مەکتەب بە نەشیدی الله ئەکبەر دەست پێکە 10 ساڵ ئەم ببرێن مجموعات چۆن ببرێن ئەو کۆمەڵگەی ئەهلی لە ناو سووریا وەک چۆن سکەلپچەر وەک چۆن نەحت بکرێ شێوەیەکی تر لە هاپیتۆس لە سیمای کۆمەلگا سۆسیۆلۆجی بۆیە دروست کراوە ئەمە ناگونجە بەڕاستی ئەم سیمانە زیاترە گونجێ لەگەڵ پرۆژەی تونوتیژ سیستەمی خراپ دیکتاتۆری بەس نە لەگەڵ پرۆژەی دیموکراتی جۆرێک لە گەورە کاربەدەستانی کۆمەڵگەی نێونەتەوەی بە تایبەتی لە نەتەوە یەکگرتووەکان ئاماژە بەوە دەکەن کە سووریا لەسەر لێواری کارەساتێکی ئێجگار گەورەی مرۆییدایە هەژاریە گرانیە برسێتیە پەتای کۆڕۆنایە ئەمانە هەموو کاریگەریان هەبوو بەسەر ڕەوشەکە شان بەشانی ئەو شەڕەی کە بەردەوامە لە سووریادا کۆمەڵگەی نێونەتەوەیی بە چ ڕێگەیەک دەتوانێت نەهێڵێ سووریا بکەوێتە ئەم کارەساتە گەورە مرۆییەوە ناکەوتۆتە ناو کارەساتێکی گەورە بەڕاستی ڕیاکتی کۆمەڵگەی نێودەوڵەتی زۆر دەرەنگ دێت ینی ئەمەش بەشێک لە خوێندنەوە سەقەتەکانی کە هەیەیانە بەرامبەر سووریا کە وەکو دەردی عەرەب بەڵێن ئستیدراکیان هەیە یان تێگەشتنێکی دواوەخت تێگەشتنێ دواوەخت چارەسەرێک پێشکەشەکە سوودی نامێنێت بۆ کێشەکە بۆیە سووریا لە ناو کارەساتێکی گەورەدایە تەواو لە ناو کارەساتەکەی 10 ساڵ سیستەمی خوێندن وەستاوە بە شێوەیەکی نزیکی 60 ساڵە لە سووریا خەڵکەکەی بەبێ خوێندن ئەو جیلێ تازە جیلێکی تازە لە ناو تونوتیژی و کوشتن و وێرانکردن گەورە بووە بەبێ خوێندن گەورە بووە ئەم جیلە زیاتر نێزیکی ئەوەی کە ببێ بە عەسکەر کە ببێ بە خاونێ چەک نەک وەکو قبولی هەبێ بەرامبەر کۆنسێپتێکیان با بڵێن تعددیە سیاسی یان تەحولی دیموکراتیە ئەم جۆر شتانە زمان گۆڕاوە لە سووریا مناڵەکان ئێستا ئەگەر ئێمە فەرهەنگی ڕستەکان تەحلیلکەن بۆمان دەرچێک فەرهەنگێکی پڕە لە تونوتیژی لە وەزەکی ئاوادە چ ڕۆڵە بۆ عەقڵ سوودی نابێتەوە قسە بۆ ئەم خەڵکە چی لەلایە وەری ناگرێت کۆنتێکستی سووریا خۆتەزانانی چۆن بەڵێ یەکێ لە دۆسیە گرنگەکان یاخو یەکێ لەو دۆسیانەی کە بەڕاستی جێی نیگەرانی کۆمەڵگەی نێونەتەوەیە دۆسەی ئاوارەکانی سووریایە هەم لە ناو سووریادا هەم لە دەرەوەی سووریاشدا ئایا کۆمەڵگەی نێونەتەوەیی تێگەیشتنیێکی ڕاستەقینەی هەیە بۆ دۆسەی ئاوارەکانی سووریا نەخێر ئەگەر هەیەیان بە ئەو ڕێککەوتنەوە لەگەڵ تورکیا دروستیان نەکرد بەم شێوە معاملەی تورکیا نەکرد بەڵام پرسیان هەیە لە ئەوروپا چێتە هەر شوێنێکە لە یەکەتی ئەوروپا لە پەرلەمانەکان هەندێک گفتوگۆمان دروست کرد لەگەڵ ئەندامی پەرلەمانی ئەوروپی کەسیان نەیوت ئەمە ئەستراتیژیە منە بۆ ئەوەی کێشەی ئاوارەکان چارەسەر بکەم پرسیان هەیە لە ئاوارەکان بەڵام نە چارەسەریان پێ تورکیا گەورەترین با بڵێن سوودمەند بوو لە کێسی ئاوارەکان لە وەزارێکی کێشەی اقتصادی ئیکۆنۆمی تورکیا بە پشتگیری قەتەر خۆی گرتووە تا ڕادەیەکی بەشێکی گەورە لە داهاتی سووریەکان بۆ کۆمپانی و بۆ ناو اقتصادی تورکیە چم
مابەست معاملەی ئەژنەبی دۆلار و یۆرۆیە سەرای ئەوەیشی کە بەشێکی گەورە لە سووریەکان ئەوانەی کە ئاوارن لە تورکیا مەجبورن وەکو دیل قبولی ئەوە بکەن کە ببن بە عسکەر بۆ میلیشیای تورکی کە تورکیا بەکاری هێنا دژی وەکو ئامارێک لە سیاسی دەرەوەی تورکیا چ لە لیبیا بێت چ لە ئەزەربیجان ئەزانە لە ئەزەربیجان چ جۆر میلیشیان نرد بۆ ئەزەربیجان ئەو میلیشیای سووری کە بە ئەسڵ تورکمانن و کە ناویان ناوی میلیشەکان ناوێ سەرکردەی عوسمانی بە شێوەیەکی زۆر ئەمە هەر زانیارێک لە بینە دوو قەوس کەمەیان کرد بەڕاستی تورکیا سون قازانجی هەبوو لەم کەیسە بەڵام ئەوروپا و ئەمریکا تا هیچ استراتیژیەک نییە بۆ ئەم کەیسە. کاکسامی دەگەڕێمەوە بۆ لات ئەلبەتە ناکۆچەکان لە ناو کۆمەڵگەی نێونەتەوەییدا سەبارەت بە دۆسەی سووریا ئێژگار زۆرن و ناکۆچەکان گەیشتوتە ئەو ئاستەی لەسەر گەیاندنی کۆمەک و یارمەتیەکانیش بۆ ناو سووریا هەر هەبن. نزیکەی لە سادا 60 سووریەکان لە برسێتیدان. ئەوەی گرنگە ئێمە بەردەوامی لە گەیاندنی کۆمەکە مرۆییەکان بۆ سووریەکان ڕێگەی زیاتری گەیاندنی یارمەتیەکان پێویستە. زۆرترکردنی گواستنەوە و گەیاندنی ئەم یارمەتیانە لە دەرەوەی سنوور و ئەو هێڵانەی کێشراون کارێکی سەرەکیە تا یارمەتیەکان بگاتە دەست هەموو سووریەک. هەر بۆیەشە بەردەوام داوا لە ئەندامانی ئەنجومەنی ئاسایش دەکەم تا بگەنە هاوڕاییەک لەسەر ئەم بابەتە هەر گرنگە. دوای 10 ساڵ لە قەیرانی سووریا و دەرنەکەوتنی ئاسۆیەک بۆ چارەسەرکردنیەکی سیاسیانە وهای کردووە زۆرێک لە سیاسیەکان ئاماژە بەوە بکەن کە دەرەنجامی پێچەوانە هەبووە. کەتی بەشارە و یەک و جار دیب سەرکەتی دەبێ مجارێدا دەوڵەتە تورکیە گروپن توندراون هەروها وندا کرد دەوا کریزە سووریە تەڤایدا گەلێ سووری بخوا بوو یەک و نیوی وی زێدەتر کوشبەر بوو سەدی حیشتێ زیدەتر ڕەوشە فەقیرتیە و تنەبوونێ ژیان دکە. لەگەڵ هەموو ئەمانەی کە باسیش کران هێشتاش دانیشتوانی سووریا سوورن لەسەر درێژە پێدان بە خەباتیان بۆ بەدەستێنانی ماف و ئازادیەکانیان. ئێستا لە ساڵی 2021 داین و 10 ساڵ بەسەر شۆڕشی پیرۆزی سووریەکاندا تێدەپەڕێت. بێگومان هەر لە سەرەتاوە هەمان چاوەڕوانیمان دەکرد وە وڵاتانی تری عەرەبی چۆن بە ئاشتیانە دەستی پێکرد هەروەهاش بە ئاشتیانە کۆتایی پێبێت. بەڵام دوای 10 ساڵ ئەم تاوانبارە سەلماندی کە کوڕی تاوانبارەکەی ساڵی 1982 حەمایە. کاکسامی بەڕای جەنابەت لە 10 ساڵ لەمەوبەرەوە هەتا ئێستا ئەگەر بێت و چاوپێخشاندنەوەیکی وردی پێدا بکەین چێ براوە بووە؟ کەس براوە نەبوو بەڕاستی. خەڵک لە سووریا وەکو قوربانی ئەمە تاکە ڕۆڵیان بوو ببن کڕۆلی قوربانی ببینن لەم شەڕە. وڵاتەکە زەرەرێکی کە زەحمەت بە 50 ساڵی تووشی بێنەوە ینی ئەم وڵاتە بێتەوە سەر خۆی چونکە هەر لە ئەساسەوە ئێمە کێشەیەکی قوڵمان هەبوو لە سووریا. سووریا وڵات نەبوو بەڕاستی. ئێمە کێشەکەمان ئەوەی کە زۆر جار سنوورێ جوغرافیایەک ئەبەسترێ بە ناوەکی پێڵێن وڵات دەوڵەت کۆنسێپتێکی زۆر ئالۆزە پێکاتی بەلایەنێک کۆنسێپتە سەرەکی بۆ وڵات سیستێمی خوێندنە دادوەریە ئەم دووشتانە شێوەیەکی گشتی وڵات دروستەکەن چونکە شوناز دروستەکە. سووریا لەسەر ئەم دووشتانە نەمەشیەوە بەڕاستی نەکرد دروست نەکراوە. سووریا هەر لەوەتەی کە سنووری بۆ دروست کرا ئەوان دوو جار سنووری بۆ دروست کراوە. ڕۆژ ئاوا بەشێک نەبوو لە سووریا تا 1939 بە شێوەیەکی فەرمی تازە ناو ئەم خاڕێتەی کە ئێستا پێوترێ سووریا بەرازەمەندی ئێمە نیە بۆ ڕاستی وەکو کورد بەشەکەم وڵاتە بەڵام ترە اتفاقی بریتانیا و رووسیا و فەرەنسا کێشەکان وەکو خۆی ماوەتەوە تا وەکو باس هاتەوە سەر حکومەت. بەڵێ ئەگەر یارمەتیم بێ بۆ کورد ڕەوشەکە چۆنە لە ئێستاە بۆ سووریا پاش 10 ساڵ؟
يعني بە شوەیەکی زۆر ئۆبجکتیڤ مۆزوعی بەحسە بکەن ئەم ئەکسپێرینسێک لە ڕۆژاوا هەیە ئەم تجربەیەک لە ڕۆژاوا هەیە بە هەموو کەم و کوڕێکی هەیەتی باشترین تجربەیەک بوو لەم 10 ساڵە دروستکرا ڕاستە تجربەیەکی ئیدئۆلۆژی دۆگما گەورەترین کێشەی لە ڕۆژاوا بەڵام کۆمەڵگای کوردی جڤاکە کوردی لە ڕۆژاوا لە ڕووی با بڵێن پەیوەندی بە کۆنسێپتێ سیاسی پێشکەوتووترە لە هەموو نەتەوەکانی تری هەیە ناو سووریا باسی تاک ناکەم باسی جوات بەگشتیەکەم بۆیە توانی بوو بە تجربەیەکی ئاوا دروستیکەن سەرڕای ئەوەی کە ئێمە مێژوویەکی قوڵمان نییە مێژوویەکی دوورمان نییە مێژووی دەستگا مەفهومێ سەرکردەمان هەیە نە مەفهومێ دەستگامان هەیە وەکو هەموو ئەم نەتەوەکانی ئەم ناوچەیە ئێمە هەرکە تجربەیەکی دروستەکەن یەکسەر يعني وەکو عرب و تورک و فورسەکەن ئێمە سەرکردەیەکی دانێن و تەقدیسی ئەەکەن ئەمە دژی تجربەی طبعا دیموقراتی و هەموو حزبەکانی کوردیشی پاشکۆیەکیان هەیە دیموقراتی بەڵام کەسێکیان ئیمانی بە دیموقراتیەت نییە وەکو هەموو هێزە سیاسەکانی ناوچەکە سەرڕای ئەمەش ڕۆژ ئاوا باشترین تەجریبە بوو لە ڕووی کۆنسێپتی سلمی ئەهلی یان پێکەوە ژیان کۆنسێپتی پێکەوە ژیان دوو ڕۆژ لەمەوبەر سێ چوار ڕۆژ لەمەوبەر ئەو شەڕێکی 2004 لە بینی کورد و عەرەب کورد بەو شەوە بڵێن دێر و زۆر خەڵکی دێر و زۆر و خەڵکی قامشتۆ دروست کرا لەڕێی یاریەکی دووگۆڵی بوو ئەمان چیان کرد هاتە دیسا لەم بە بۆنەی یادەوەرەی یادگرتنی ئەم بۆن چۆن بڵێن ئەم مناسبەیە هاتن دیسان هەمان شتیان دروست کرد هەمان ئێڤنتیان دروست کرد بۆی بڵێن ئێمە بران بتوانن پێکەوە بشین کاکسامی زۆر کەمە ماوە بەرنامەکەمان ئەم ئەزمونەی کە ئاماژە پێکرد بۆ کوردی سووریا چۆن دەتوانێت درێژە بە تەمەنی خۆی بدا زیاتر و بەرەنگاری سیاسەتەکانی تورکیا سیاسەتی ڕژێمی سووریا و نەیارەکانی خۆی ببێتەوە لەو ناوچەیەدا زۆر بە کورتی تکایە پرسیارێکی زۆر باش بەڕاستی دوو شتێ سەرەکی هەنە یەک خۆی ڕزگار بکە وەکو ئیدارە لە دۆگما ئەمە زۆر گرنگە کەواتە ئیدارە ئەکرێتەوە بەسەر هەموو هێزەکانی تر لە ناو هێزەکانی تری سیاسی لە ناو ڕۆژاوە هێزەکانی ترشی خۆیان ڕزگار بکەن لە با بڵێن ڕزگار ببن لەو سەپۆرتێکی هەیە لەلایەن هێزن دەرەکی ئەمە شەرتی سەرەکی بۆ ئەوە دووەم دژی گەندەلی و ڕزگارکردنێ سیستەمی خوێندن و یادوەری لە با بڵێن ئەنفلۆنسی هەیە ئیدئۆلۆژی لە کاریگەری ئیدئۆلۆژی ئەمە زۆر گرنگە دروست بکرێت بۆ ئەوەی کورد لە ناو خۆی یەک بگرە تەنانەت ئێستا ئەفرین ڕۆی بەڵام خەڵکی ئەفرین واز لە کوردایەتی نەهێناوە ئەتوانن ڕۆژێک لە ڕۆژانی ئەفرین بیگەڕێنەوە کەی دیار نییە بەڵام ئێمە ئەگەر لە ناوەوە هەستێ نەتەوەی یان کوردایەتی شکا عرضەکەش نەڕوات خاکەکە نەڕوات ئەمەریان ڕۆژتووە چونکە هەست بە خاکەکە نەماوە وا بزانم نمونەی ترمان هەیە نامی بەراوردیتن لە بەرنامەکەت بەڵام ئەمە دوو شتێ سەرەکینن بۆ پاراستنی ئەم کاکسامی زۆر سپاس دەکەم بۆ بەشداریت لە بەرنامەی ئەم هەفتەیە چاوی واشنگتن سپاس و پێزانینم سپاس بۆ ئێوە سپاس بۆ دەرفەت سپاس دەکەم ئەلبەتە ئازیزانم سپاسی بێپایانم بۆ ئێوەی خۆشەویستە کە تا ئێستا لەگەڵماندا بوون تا هەفتەی ئایندە و بەرنامەیەکی نوێی چاوی واشنگتن ڕێز و خۆشەویستی ستافی بەرنامە هەروەهی خۆشم بەڵێن ساڵح پەسەند بفەرمونون هەر لە خۆشیە جەتان بێڵی